بەڵێ سعید شێخی پارێزەری شێرکۆ معرفی ڕایگەاند بەداخەوە بڕیاری لە سێدارە دانی شێرکۆ بۆ بەڕێوەبەرایەتی جێبەجێکردنی سزاکان نێنرا و بە هیچ شێوەیەک چاوپێداخشانەوە لەو بڕیارەدا ناکرێ. سعید شێخی بە کەمپینی نێودەوڵەتی مافی مرۆڤ لە ئێرانی ڕاگەاندووە. شێرکۆ معرفی لە 4 نیسانەوە مانی لە خواردن گرتبوو، بەڵام مانگرتنەکە گرنگتر ئەوەی جێگەی نیگەرانی منە پشڕاستکردنەوەی سزای لە سێدارەدانی شێرکۆیە کە 100% جێبەجێ دەکرێ و بەداخەوە ناچارین لە هەر دەمێکدا چاوەڕوانی بیستنی هەواڵی لە سێدارەدانی شێرکۆ بین. پارێزەری شێرکۆ معرفی بەتوندی ڕەخنەی لە پرۆسەی دادگایکردنی شێرکۆ و سەپاندنی بڕیاری لە سێدارەدان گرت و ڕایگەیان دوای هەوڵدان و ناڕەزایەتیەکی زۆر سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێران بڕیاری لە سێدارەدانی شێرکۆی دژ بە شەرع و یاسای ئێران ناوبرد و خوازیاری پێداچوونەوە بە بڕیارەکە بوو. بەڵام لەو پەڕی ناباوەڕی و بە پێچەوانەی بنەما یاسایەکان دیوانی باڵای دادوەری ئێران بڕیاری لە سێدارەدانی شێرکۆی پشڕاست کردەوە. شێرکۆ معرفی خەڵکی بانەی ڕۆژهەڵاتی کوردستانە کە لە ساڵی 2008 لە کاتی گەڕانەوەی لە باشووری کوردستان لەلایەن هێزە ئەمریکانی ئێرانەوە دەست بەسەر کراو لەلایەن دادگای شاری سەقز بە تۆمەتی ئەندامەتی لە پارتیکەی کوردی نەیاری کۆماری ئیسلامی و بە تاوانی محارەبە دژایەتیکردن لەگەڵ خوا سزای لە سێدارەدانی بەسەردا سەرپێنرا.